مقتدا سەدر بە فەرمی لایەنە سیاسیەکانی کرد بە دوو بەرەوە. یەکێتی ڕێکەوتن لەگەڵ چەند لایەن و هێزێکی سیاسی عێراق دەکات بە مەبەستی هەڵبژاردنەوەی کاندیدەکەیان. پارتی لە ڕێی وتەبێژەکەیەوە باز لە کشانەوەی کاندیدەکەیان بۆ پۆستی سەرۆک کۆمار دەکات. سڵاوتان نەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. گفتوگۆکانی پێکێنانی حکوومەت و دەنگدان بە کاندیدێک بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق نزیک بوونەتەوە و لایەنە شیعەکان بەسەر دوو بەرێ ڕەوتی سەدر و چوارچێوەی هەوانگی دەبەش بوون. ئێران دەیەوێت ماڵی شیعە لەو دوو بەرەکیە دەربێنێت و فەرماندەی سوپای قودسی بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنە شیعەکان ناردۆتە عێراق. ئیسماعیل قائانی فەرماندەی فەیلقی قودس پەیامێک و پێشنیارێکی لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان باز کردووە. فەرماندەی فەیلقی قودس بە ناوی ڕابەری کۆماری ئیسلامی ئێرانەوە بە بارزانی وتووە ئێران لە ئێستادا ئارامی و سەقامگیری عێراقی دەوێت چونکە بۆ عێراق و کوردستان باش نابێت لەو شەڕە چاوەڕوانکراوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوەیە پشکی هەبێت. پێشنیارەکانی تاران لە ڕێگەی قائانیەوە ئەوە بووە ئەگەر ڕێکەوتنی پێکێنانی حکوومەت جێگەی لایەنە شیعەکانی تێدا نەبێتەوە عێراق دەچێتە قۆناغێکی مەترسیدارەوە. ئەوەش پێشبینی هەڵگیرساندنی شەڕێکە کە دامرکاندنەوەی مەحاڵ دەبێت چونکە بەشێکی زۆر لەو لایەنانەی کە پەراوێز خراون خاوەنی هێزی چەکدارن. لە پاش دیدارەکەی بارزانی و قائانی سەرلەبانی ئەمڕۆ هەر یەک لە نێچیروان بارزانی و محەممەد حەلبوسی سەردانی شەری نەجەفیان کرد و لەگەڵ مقتدا سەدر کۆبوونەوە و بارزانی ڕایگەیان سەردانەکە لەسەر دەست پێشخەری ئەو بووە. مقتدا سەدر لە پاش سەردانەکەی بارزانی و حەلبوسی لە بەیاننامەیەکی چەندێڕیدا ئاماژەی بەوە کرد سوورێ لەسەر پێکێنانی حکوومەتی زۆرینە و ناچێتە ژێر باری هیچ هەڕەشە و داوایەکی دەرەکیەوە. ئەم پەیامەی سەدر وا لێکدرایەوە کە ڕازی نەبوو بێت بە دەست پێشخەری و پێشنیازەکانی بارزانی کە لەسەر داوای ئێران ئاراستەی سەدری کردوون و پێدەچێت دوورکەوتنەوە لە نێوان سەدر و هاوپەیمانەکانیدا ڕوو بدات. مقتدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر بە فەرمی لایەنە سیاسیەکانی عێراقی بۆ دوو بەرە دابەش کرد. ئەوانەی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی پێک دەهێنن بەرەی دووەمیش ئەوانەی دەبنە ئۆپۆزیسیۆنی نیشتیمانی. مقتدا سەدر لە پەیامێکدا ڕایگەیان تیرۆر و توندوتیژی دژی گەل و هاوبەشەکانمان بوەستێنن. ئێمە هێشتا لەگەڵ پێکێنانی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی دەین. ئەمڕۆ دووشەممە مقتدا سەدر پەیامێکی نوێی بڵاو کردەوە و تێیدا نووسی هێشتا لەگەڵ پێکێنانی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی داینەوە پێشوازی دەکەین لە گفتوگۆکردن لەگەڵ ئۆپۆزیسیۆنی نیشتیمانیدا. هەرچەندە لە ماوەی ڕابردوودا بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندن باسییان لەوە کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵ دەدات لەگەڵ لایەنەکانی ناو چوارچەوەی هەمانگی و بەشێک لە لایەنە کوردی و عێراقیەکان ڕێگری لە تەواوبوونی نیسابی یاسایی یەکەم دانیشتنی پەرلەمان تایبەت بە هەڵبژاردننی سەرۆک کۆمار بکات. بەڵام پەرلەمانتارێکی یەکێتی ئەوە ڕەت دەکاتەوە و ڕێی دەگەێنێت ئەوان لەگەڵ تەواوبوونی نیسابی یاسایی دانیشتنی پەرلەماندان. ئاسۆ فەریدون پەرلەمانتاری یەکێتی لە ئەنجومەنی نوێنەران بە پێگەی معلومەی وتووە یەکێتی نیشتیمانی کوردستان کار لەسەر پەکخستنی دانیشتنی تایبەت بە دەنگدان بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار ناکات. هەروەک لەگەڵ چەند لایەنێکیش نابێت کە کار بۆ پەکخستنی دانیشتەکە بکات تاوەکو کار نەکاتە سەرماوە دەستوریەکان کە دەبێت لەلایەن هەموو لایەنە سیاسیەکانەوە ڕێزی لێ بگیرێت. دەژڵێت پێمان وایە دکتۆر بەرهەم باشترین کەسایەتی سیاسیە بۆ ئەوەی پۆستی سەرۆکایەتی کۆمار وەربگرێت. ڕوونیشی کردوتەوە لەگەڵ چەندین هێز و لایەنی سیاسی لێک تێگەشتنیان هەیە بۆ ئەوەی جارێکی تر دکتۆر بەرهەم پۆستەکە وەرگرێتەوە. محمود محەممەد وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان ئاشکرای کرد هۆشیار زێباری وەک بەربژێری پارتی بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق دەمێنێتەوە و ناکشێتەوە. وتەبێژەکەی پارتی لەبارەی دەستپێشخەریەکەی بارزانی و سەردانی نێچروان بارزانی بۆ نەجەفیش دەڵێت ئەو بابەتە دەمێکە لەسەر مێزی گفتوگۆیە لە نێوان بارزانی و لایەنەکانی شیعە و سونە ئەمەش وەک ئەوەی کێشەکان چارەسەر بکات. لە کۆبوونەوەی 15 ڕۆژ پێش ئێستای مەکتەبی سیاسی باسی لێوەکرا ئەم کێشەیە کێشەی نێوخۆی ماڵی شیعەیە کە تا ئێستا چارەسەر نەکراوە و بە هەڵواسراوی ماوەتەوە و بارزانیش ئەم دەستپێشخەریەی ئەنجامدا. وتەبێژی پارتی لەبارەی پۆستی سەرۆکۆماری عێراق و کاندیدی پارتی دەڵێت ئەوەی تا ئێستا ئێمە بڕیارمان لەسەرداوە ئەوەیە کە هۆشیار زێباری وەک کاندیدی پارتی لە پشکی کوردستان بۆ سەرۆک کۆمار دەمێنێتەوە و هیچ شتێکیش لەبارەی کشانەوەی نییە. وەزیری کارەبایی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی شارپرێسەوە هۆکاری کەمبوونەوەی کارەبا لە هەرێمی کوردستان ئاشکرا دەکات و ڕاشی دەگەێنێت لە مانگی داهاتوو ئەمپێری کارەبای نیشتیمانی زیاد دەکەنەوە. کەمال محەممەد وەزیری کارەبای حکوومەتی هەرێم بە پەیامنەری شارپرێسی ڕاگەیاند
لە ئێستادا لە نێوان 3600 تا 3700 مێگاوات کارەبا بەرهەم دەهێننەوە هۆکاری کەمبوونەوەی کاتژمێرەکانی پێدانی کارەباش بۆ هاتنی شەپۆلی سەرماو کەوتنی زیاتر لە 242 هێڵی کارەبا دەگەڕێتەوە و ئەمە ژوای کردووە کارەبا بۆ 7 کاتژمێر لە شەو ڕۆژێکدا کەم بێتەوە. وتیشی بڕیارمانداوە لە بری 40 ئەمپێر 30 ئەمپێر کارەبا بدەینە هاوڵاتیان و ئەمە ژوای کردووە کە کاتژمێرەکان زیاتر بێت بۆ 10 تا 11 کاتژمێر و ئەگەر پێوەری زیرەکیش نەبوایە نەمان دەتوانێت 40 ئەمپێر بکەینە 30 ئەمپێر. ئەمە ژوای کرد کاتەکانی پێدانی کارەبا لە 7 کاتژمێرەوە بۆ 11 کاتژمێر زیاد بکات. وەزیری کارەبا لە ڕێگەی شارپرێسەوە ئەوەشی ئاشکرا کردووە ئەمەی کراوە بۆ مانگی یەکە و لە مانگی دوو بڕی ئەمپێرەکانی کارەبا زیاتر دەکەین. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا شاد و بەختەوە.